حەسەن زیرەک گەروی لێوان لێو حەسرەت بوو کەچی خۆشترین ئاوازی لێوە ئەڕژاو ئەهاتە خوار دەریایەک ئەوین هەڵەقڵا لەو دڵەی پڕ بوو لە ئازاد دارستانێک بوو لە خەفەت وەلێ بەری شادی ئەگرت گریانی وشەی سەری ئەکرد و کەچی خەندەی ئەبەخشیە لێوەکانمان ئەو بە برسێتی ئەی چڕی و ئەبووە خۆراک بۆ مێشک و گیانمان بە هەژاری ژیا و مرد و زەنگینترین گەنجینەی بۆ بەجێهێشتین هێشتا تەواو نایناسین و ناسنامەی هونەری میللەتێکە گەرچی نەتخوێندە بۆ حرفێک زیرەکی سەرڕێژ زانایی بەڵام هونەر پێی بەخشی بوویت بەهرەیەکی مامۆستایی سەردەمێک ناچار هەڵتدا بە باڵی شازادە و شادا ویستنی لوقمەی ناکەس بوو لە چەرخێکی بێوەفادا هەتا ئەمڕۆشی پێوە بێت ڕاستی قەدرتمان نەزانی تۆ دەنگێکی سەر تا بەپا کوردی بوویت و ئاوازێکی کوردستانی حەسرەتی ژیانی خۆت بوو کردت بە ئاواز و بەستە هەستی گشتمانت داگیر کرد بەو دەنگە زوڵال و مەستە سەدای دەنگت هێن کوردی بوو شنەی ئەشقی لێ ئەباری هەرچیت ئەوت ئەبووە گۆرانی ڕەسەنی کوردەواری ناسکترین وشەی شیرین لە گەروتەوە ئەوەری زایەڵەی زەنگی چریکەت نیشتیمانێک بوو کۆچەری یاریەکت بە وشا کرد هەر بە قورگی تۆ سادە بوو ڕازاندنەوەی سفرەی سووری نیشتیمان بوو خۆی مەستی بوو خۆی بادە بوو هەرچی ئاوازێکت ئەچڕی بێخورپە و بێگریان نەبوو کەچی کوردستان بۆ عەشقت حەسەن زیرەک باوەشێکی میان نەبوو